کە بیرم کردەوە علمەکەم لۆ چییە ئەگەر پێنەچمە بەهەشتێ، پارەکەم لۆ چییە ئەگەر پێنەچمە بەهەشتێ، سڵتە و دەسەڵاتەکەم لۆ چیە ئەگەر پێنەچمە بەهەشتێ. لێ خۆشەویستان، میهرەبانی قدوەمان پێغەمبەرە صلی الله عليه وسلم. دڵنیابن پارەکانتان لە دەستێکی ئەمینە، چونکە صادق الئەمین بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمە کاتێک کە پێغەمبەر ئیمامی عەلی لە جێیەکەی خۆی بەجێ هێشت کە پارەی کافرانی لەبەردەستی بوو، گوتی ئەو ئامانەتێ بدەونەوە کە سوکارەکانیان. ئەمە محاسب و مدەقیقمان دانایە لە جێ ئیمامی عەلی. ئەمە وەکو پێغەمبەر ئاسا بووینە، صادق و ئەمینین، ڕاست و شەفافین، لە مەسەرەی ڕاستترین. دڵنیابن چاومان لە پارەی هیچ کەسێکتان نییە. ئەمن وەکو خودی خۆم کاتێک کە ئەو زەوی من وەرگرت وەقفم کرد، گوتم دەمەوێت بەو ئیشەی بچمە بەهەشتێ، کاتێک کە ئەو علمەم هەیە دەمەوێت بچمە بەهەشتێ. خۆشەویستان، جگە لەوەی 1500 پشکم لەسەرەتا کردە خێر، دوو پشتیشم لە بۆ بابی ڕەحمەتیم و دکتۆر کاوە ڕەحمەتی کڕی. پشکێکیشم لۆ خۆم و لۆ ئەو خێرزانم کە لەگەڵم بۆ بەردەوام لەگەڵ منداڵەکانم تاوەکو ببیتە عملی صالح لە بۆیان و خوای گەورە لێمان قبوڵ بکە. لێرە باز ناکەم کە لە ڕابردوو چمان کردیە، ئەم دەرمەدی ساڵی داهاتوو دکتۆر دیلێر چ دەکاتن؟ دەبی پیلانی ساڵی داهاتوومان هەبی. ئەگەر خوای گەورە عمرم بداتێ، ئەگەر خوای گەورە تااقەتم بداتێ، لە ساڵی دابێکتن ساڵێککە کۆ دەبینەوە پێتان دەرێن دکتۆر دیلێر 365 عملیاتی بە خۆڕایی کردیە. ئەوە موژدەکە لە بۆ هەموو نەخۆشە هەژارەکان. 365 عملیات زۆر ئاسانە، چونکە ئەگەر لەمە دووە لە ساڵی دابێ هەموو پێنجشەمانم تەرخان دەکەم، نەشتەرگەری دەکەم. لە جیاتیەوەی نەخۆشی ببینم بەهەژار دێم نەشتەرگەری دەکەم، چونکە جەڕاح مهمە لە ساڵی عملیاتی بیتن. کو کە سێشەمانم قایمێ عملیاتم دادەنە لەمە دووە لە ساڵی ئایندە لە ساڵی 2023 ئەمن دێم هەموو پێنجشەمان کاتێک کە ساڵی عملیاتی ئێرە کراوە، ئەمە تەنها بەس لەسەر موافقەی حکوومەتی ماینە، یعنی بەس بکرێتەوە حەز دەکەم ساڵی عملیاتی ببینین هەموو شتمان جاهیزە. ئەمە ساڵی دابێتن کەوا 365 عملیاتی دەکەم بە داتا لە بۆ فەقیری هەژار بەبێ ئەوە 1 درهەمی وەربگرم. ئەوە موژدە لە بۆ ساڵی دابێ. لە ساڵی دابێ و هەتاوەکو خوا گەورە عمری دابم لێرە و ئیعلانی دەکەم کو ئەمن دوو پشکی خێریم کڕی کە پارەم دانا جگە لەوەی 1500 پشکی خێریەکە کە ساڵانە دوو جێژنمان هەیە. لەمە دووە هەموو ساڵی خوای گەورە عمرم بداتێ دوو پشکی خێری دەکڕم، هەتاوەکو خوای گەورە عمری دابیتە من و پارەم هەبیتن بتانم و ئیشاءالله خوای گەورە زیاتریش دەکە لە تااقاتمان هەموو ساڵێ دوو پشکی خێری دەکەم. یعنی زیاد دەکەم کە ئێستا 2366 پشکمان هەیە. ئۆتۆماتیکی سارش کە گەر کەس کە پشی خێری نەکڕێ دەبیتە 2368 پشک و ساڵانە دەیکڕم. و لێرکوانەشەوە لە پێش بەڕێستان وەسیەت دەکەم لە بۆ ئەو دوو کوڕەیەم کە یەکە چەند لە توو بەرگیرە یەکە چەند شەشە، هەتاوەکو ئەوانیش مابن یەکە و یەک پشک وەسیەتی من بی لە پارەکانی میراتی کە بەجی دێلم پشکێکی خێری بکڕن هەموو سارێ، کەواتە ئەوە بەردەوام دەبیتن زیادکردنی پشتی خێری.